خۆشنووسیەکانێکی لەگەڵەوەدا کامیان دیارترینە کە زۆرتر لە بابەتە جۆر بە جۆرەکاندا بەکاردێنرێت بێگومان من گفتگۆی زیاتری ئەم بابەتە دەکەم وردەکاری زیاتر وەردەگرم بە میوانداری ستار جەباری کە خۆشنووسە لە شێکی ڕاستەخۆ لە کەرکووک لەگەڵمانە سڵاو لێبێ ئەم کاتە باش سپاس بۆی کە لە تەوریەکەم لەگەڵ ئێمەدا بەشداری لەسەر تا ئەمێ بزانم مێژووی خۆشنووسی لە کەرکووک بۆکەی دەگەڕێتەوە مێژوەکەی چۆنە چۆن سەری هەڵداوە لەوێ سڵاو هەموو کاتێکتان باش هەموو کاتی ئێوە بەڕێز و بینەران بەڕێز باش مێژووی هونەری خۆشنووسیش لە شاری کەرکووک و شارەکانی تری عێراق جگە لە بەغدا دەگەڕێتەوە بۆ چەند سەدەیەک لەمەوبەر ئەم هونەرە کاتی خۆی تەنها لە بەغدا وەکو پایتەختی با بڵێن عەباسیەکان زیاتر گرنگییان پێداوە و یەکەم خۆشنووسی ئافرەت لە مێژووی ئەم هونەرەیە شادەی دینەوەری بە خەڵکی دینەوەر لای کرماشان کورد بووە ئەمە جێی شانەزێ دواتر کە هونەری خۆشنووسی هاتووەتە شارەکان بە تایبەتی لە شاری کەرکووک وەکو پیشە وەکو با بڵێن بازرگانی بەکار نهاتووە کاتی خۆی تەنها لە حوجرە و لە حوجرەی مەلاکان لای فەقێکان و نووسینی سەرچێلی قەبران کە دەتوان بڵێم بۆ 200 لەمەوە پێشەگەڕێتەوە چونکە لە 200 لەمەوە پێش قەبر هەڵناگیرە ئێستا ئەو مێژووی کە بینیومە زیاتر ینی 200 تێنەپەڕاندووە ئیتر لێو با بڵێن بازرگانی هونەری خۆشنووسین دەستی پێکردووە کەوتونەتە نووسینی کێلی قەبرەکان و ئەم هونەرە تایبەت وە بەداخەوە بە پیا و تا ئەو کاتێک کە لە زمانی عەباسیەکان شایدەی دینەوەری بۆ باسم کرد خۆشنووسێکی زۆر کارامە بووە و 500 زانای ئاینی لەژێر دەستی ئەم ئافرەتە فێربوونە چونکە بۆ کاتی خۆی هونەری خۆشنووسین یەکێک بۆ لە عیلمەکان چۆن ئەڵێن مەلای دوانزائیلم یەکێک لە عیلمەکان هونەری خۆشنووسین بووە ئەو کاتە چاپخانە و چاپ و ئەم بابەتە نەبووە دەبوایە خۆشنووس بەدەست خۆت خۆی ینی مەلاکان با بڵێن ببورن بە دەستخۆتی خۆیان ئەو کتێبانە بنووسنەوە کە پێویستیان پێێتی کە خوێندنەوە باشە کاکستار ئەمێ بزانم جۆرەکانی خۆشنووسی بۆ ئێمە خەیتە ڕوو چەند جۆری هەیە جۆرەکان چۆنن کامیان دیارترینە کە دەکرێت بڵین لە پارێزگای کەرکووک زیاتر بەکاردەهێنرێت خۆی تقریبا حەوت جۆری بنەڕەتی هەیە هونەری خۆشنووسین ئەو حەوت جۆری کە بە هیچ شێوەیەک ناکرێت دەستکاری کرێ پێڵن ئیتر چۆتە بۆتە کەلەپور بۆتە شوێنەوار بۆتە نازانم چی بۆتە میراتە هەر ناویی لێنن ئەم حەوت جۆرەیە ئەو حەوت جۆرە جۆری قورعان بە جۆری نوسخە نووسرێت چونکە جۆرێکی ڕوونە لامویان ڕوونترە و ئەو جۆرێکی زیاتر لە بازار بەکاردێت بۆ سەر چێلی قەبران و شتانە پێڵەن ڕوقعا ئەویش هەر جۆرێکی ئاسان و ڕوونە و ئاسانی دەخوێندرێتەوە و جۆری ترمان هەیە کە نستعلیق و تعلیق ئەمانش بۆ شعری زیاتر بۆ نووسینی کوردی خۆمان بەکاردێت گونجاوترین جۆر بۆ کوردی ئەو جۆرەیە ئیتر دیوانی هەیە جەلی دیوانی ئەمانە دیوانی و جەلی دیوانی لەگەڵ ڕقامانە لە تورکیا زیاتر کاتی خۆی پەرەی پێدرێ خۆشنووسانی کورد لە تورکیا وەکو حامد ئەمەدی کە ئەوش کووردە حەزەکەم لێرە ئاماژە بە شتێک بدەم بڵێم ئەم هونەرە پێشخستنی ئەم هونەرە پشتی شێر بەری کورد دەکەوێت خۆشنووسانی کورد چونکە ئێستا ئەگەر بچیتە مەتحەفی تۆپقاپی لە ئەستەمبول یەکەم بابەت کە دانرا قورعانێکی گەورەیە ئەو قورعانە گەورەیە و خۆشنووسێکی کورد بەناوی ئەحمەد قەرەحەساری نووسێتی کە ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی گرنگە و جۆرەکان تر وە بگواسم کرد دیوانی و ئەمانە بۆ جوانی بەکاردێت و جۆری نووسخ بۆ قورعان و بۆ کۆکردنەوەی حەدیسی پێغەمبەر و ئەمانە ینی ئەو شتانە و ئەوەیشی لە بازار بەکاردێ تەنها جۆری ڕوقا بە زیاتر بەکاردێ لەگەڵ نووسخە ئەمێن تۆ جۆری تولت هەیە واتە تولت واتە سێگۆشەیی چونکە سەری حرفەکان سێگۆشەیین بە تابەتی ئەلف و ئەلفەکان و دال و ها و ئەمانە بە سێگۆشە دەست پێکات ئەوە جۆرێکی زۆر زۆر قورسە ئەوە بۆ جوانی بەکاردێت بۆ ڕازانەوەی تابلۆ ئەو تابلوانش کە ئێستا زۆری لە مەتحەفەکانی ناوچەیە ئیمارات و تورکیا ئەمانە ئەو تابلوانە کە خۆشنووسانی کورد یان خۆشنووسانی کەرکووکە هەندێکیان لە ماڵەوە کە دروستەکەن دەیبەن لە ئیمارات
بە نرخێکی زۆر گران یان لە ئەستەمبول دەیفرۆشن ئەوش بۆ مەتحەفەکان یان بۆ ئەو کەسانەی واپیان خوا پێداوەکان کە حەزیان بە کۆکردنەوەی ئەم تابلۆیان هەیە جا لە کەرکووک زیاتر جۆری ڕقعە بەکاردێت باڵێ باشە ئەوکو ئاماژۆ پێکرد کاکستار کەوتە حەوت جۆری هەیە دەکرێت ئەم جۆرانە ئەوانەی کە خۆشنووسن یاخۆ شارەزای ئەم بابەتەن ئەو بوارن بزانن جۆرەکان یەک جیا بکەنەوە بەڵام لای بەشێک لە بینەران لەوانەیە جیاکردنەوەی کەمێک ئەستەم بێت گەرچەند نمونەیەکت لە بەردەستدا بێت نیشانمان بێت یاخود بۆمان ڕوونکەیتەوە ئەمە بۆن منە نوسخێ ئەمە ڕقەیە بۆ جۆرەکانی بوونە دیار بێت لە بەرچاوی بینەران بیزانن والله ڕاستە خۆدوتەنی زۆر قورسە ئێستا بەزەتوانم بڵێم ئەمەی سەرەوە کە شعرێکی دێڕێکی شعرێکی کوردیە کە ئەڵێ لە سەبرا منم ئوستادی ئەیوب ئەمە دیوانیە بەڵام ئەمە ڕقعەیە بە کەسێ خاڵ تەواو دەبێ ئەمەیان نوسخە بە حەوت خاڵ ئەمەیان تولتە کەوتم سێگۆشەی دەست پێکا بە نۆ خاڵتەوە بێ ئەمانتر خاڵیان نییە دیوانی ئەمە جەلی دیوانیە ئەمە با بڵێن تعلیق نووس تعلیقیان فارسی پێ دەڵێن بەمویان کۆکراوەوە لێرەش نمونەم نووسیەوە دیارە بەڵام خۆدوتەنی بۆ عوامی خەڵک زۆر بە ئاسانی گیان ناکرێتەوە کەم جار بۆیان جیاکرێت و چونکە تێکەڵ و پێکەڵێکێ چۆن هەروە ئێمە بۆ هەموو کەسێک جۆری مقامەکان جیان ناکرێتەوە بە ئاسانی ئەگەر کەسێک گۆرانی بێژ نەبێ ئەگەر کەسێکیش خۆشنووس نەبێ بە ئاسانی ئەم جۆرانەی بۆ جیان ناکرێتەوە لەبەرەوە ئێستا ئەو نمونانم دیاری کردووە وەکو دیارە ئەمە ڕقعەیە ئەمە ینی زۆر بە ئاسانی جیان ناکرێتەوە بەداخەوە ئێستا ئەوە فارسیە ئەمە ڕقعەیە ئەمە نوسخە ئەمە تولتە ئەمە دیوانیە ینی زۆر بە ئاسانی جیان ناکرێتەوە لەبەرەوە بینەر نەختێک ئەبێ خۆی ماندوو بکات یانەوە تا ئەبێ شارەزایەک پیا بکات لەو هونەرە چونکە وەگوتم ئێمە هەروە بە ئاسانی لە مەقامەکان جیاناکەن و کەم کەسێ جای بکاتەوە مەگەرێکێک زۆر عشقی مەقام بێ یەکێکی عشقی هونەری خۆشنووسی بێ ئەتوان جای بکاتن دەنا بە ئاسانی جوان ناکرێتەوە باشە دەکرێت بڵێن لە ڕابردوودا بە تایبەت لە ناوەندەکانی خوێندن زۆر گرنگی بەم بوارەدا یاخود تایبەتیان دەکەن نمرایان لە سەرداعەنا ئەوم نەخۆشنووسی فێری خوێندکاران دەکرات لە ئێستادا ئەمانەت چۆن دەبینی لە ئێستادا تا چەند گرنگی پێدەدرێت دەکرێت بڵێن هەر لە ناوەندەکانی خوێندنەوە دەست پێ بکرێت بۆی بتواندرێت لە ڕێگەیەوە جۆرەکانی جیا بکەنەوە یاخود تا ڕادەیەک شارەزاییان هەبێت وڵا پێشتر پێشەوەی تەکنۆلۆژیا پێش بکەوێت لە ناوەندەکانی خوێندن گرنجیان پێدەدا بەڵام گرنجیان بە یەک جۆر دەدا گرنجیان بە جۆری ڕقعە دەدا ینی خەتی ڕقعە ئەوی وا کە وتم زۆر بە ئاسانی فێر دەبێت سێ خاڵەکە گرنجیان بۆ زۆر پێی دەدا بەڵام ئێستا بۆ هۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا زۆر گرنجی پێ نادرێت چەندە ئێمە لە شاری کەرکووک لە زۆری لە ناوەندەکان جارنەجارە هاوینان بە تایبەتی لە پشووی هاوینە خولی فێربوونمان کردوێتەوە بەڵام بەو گرنجێ نیە بەداخۆ ینی کۆمەڵێک تۆ خەڵک دێنی زۆر جار یەک دانیان ئەگەر دەربچێت بۆ ئێمە زۆرە دوو دانە دەربچێت فێر بێت زۆرە بەڵام بەداخۆ ئێستا زۆر گرنجی پێ نادرێت بۆی ئەو پێشکەوتنی تەکنۆلۆژی ئەوەیە هەرچەندە ئەمە کارێکی پیرۆزە ینی کارێکە هەر لە کۆنەوە ماوەکو خۆشنووسان هەمیشە ینی شوێنی گرنجیان هەبوو لای پاشاکان لای ئەمیرەکان بۆ نمونە محەممەد علی ئەونی گەورە ڕۆشنبیری کورد لە شاری مستر خۆشنووسی مەلیک فاروق بووە پاشا فاروق خۆشنووسی پاشا بووە وە کاتی خۆی نامەیەکی نردووە بە خەتی خۆی بۆ حەبسەخانی نەقیب بە زمانێکی شیرینی کوردی ئەنی هەم نامەکە ئەوەندە شیرینە قسەکانی کوردیەکەی هەم نووسینەکە شێندە شیرینە حەزەکەی ینی بەڕاستی هەم لە ماڵ و بیکە تەتابلێک و هەڵی واسی و لە ئەلبومی حەبسەخانی نەقیب بڵاو کراتەوە کاتی خۆی ئەوەی بێت سێری کات لەبەرەوە ینی خۆشنووس شوێنێکی تایبەتیە بۆ شوێنێکی گرنجە بۆ لای پاشەکان هەموو شوێنەکە شوێنێکی با بڵێن تایبەت بۆ گرنجیان پێدا بەڵام بەداخ و خەریکە ئەو ئەم هونەرە بەرەو کاڵبوونەوە ئاچەیە بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە باشە دەکرێت بڵێن کاکسار تەنها تەکنۆلۆژیا هۆکارە ئەی لە ئێستادا بووم نەفلێکسەیە چاپەمەنیەکان هەن ئەوانە پێشکەوتنی بەرچاوی بەخۆیانەوە بینیوە ئەمانەش دەکرێت بڵێن هۆکارێکە بۆ ئەوەی کە خۆشنووسی بەرەو کاڵبوونەوە بچێت دەکرێت بڵێن لە داهاتوودا ئەمەنە کاڵ بێتەوە بوومە لای بەشێک لە نەوەکانی تازە بە ئەستەم بزاندرێت چییە و چی لە خۆ دەگرێت
بەڵێ من ئەو پێشبینیە ئەەکەم کە بەڕاستی زۆر کاڵ بێتۆ بۆ لەبەر ئەوەی هونەری خۆشنووسن هونەرێکی زۆر قورسە فێربوونی زۆر قورسی هەنی ئەگەر یەکێک بە تەواوەتی 100% عشقی نەبێت فێر نابێت چونکە هەر پیتێک تۆ بتێ فێربی ئەبێ ڕۆژانە سەدان جار بینوسیتەوە سەدان جار پرۆڤەی لەسەر پێ ڕاهێنان لەسەر بکەیت بۆیە ڕەنگەی تر لە داهاتوودا کەسانێک بەهۆی تەکنۆلۆژیای ئەو خوڵقەیان نەمێنێ فێری ئەم هونەرە بن وازی لێ بن ئێستاش بۆ ئەم هونەرەش چۆتە تەکنۆلۆژیا بۆ نمونە ئێستا بە کلیک فێربوونە دەینووسن خەتی فارسی بە کلیکە نووسن زۆر جوانی نووسن یعنی دوایی ئەوانەی تر هە زۆر بە ئاسانی نووسرێت بۆیە کە چۆتە تەکنۆلۆژیای تر خەڵک ڕەنگەی تر خۆی ماندوو نەکا بێ ئەم هونەرە بنووسێتەوە بە تایبەتی ئەو حەوت جۆرێک کە باسمان کرد ئێستا سەدان جۆری تر هاتوتە کایەوە جاران قەدەغە بوو دەستکاری بکرێت ئەم هونەرەیان ئەمە شوێنە بەڵام کەلەپورە نابێت دەستکاری بکرێت بەڵام یەکەم کەس کە دەستکاری ئەم هونەرەی کرد و ئەم هونەرەی لە ژیاری ئیسلامیەوە کردە ژیارێکی جیهانی هونەرمەندی خۆشنووسی کورد بە ڕەحمەدە شەهید حاجی خەلیزایی بوو دوایەوە ئێستا هونەرمەند حوسێن کاکەیە کە لە سویدا بە پیتەکان وێنە دەشیشە بۆ نمونە بە پیتەکان سەمای مەولانای ڕۆمی دروست کردووە ئەمانە خۆی داهێنانێکی جوانە بەڵام بەداخەوە ئەمە بەرەو کاڵبوونەوە ئەچێت و کاریگەری تەکنۆلۆژیا ئەگەر لەسەر شتێک کاریگەری نەکرد بێت بەتەواتی لەسەر ئەم هونەرە کاریگەری زۆر هەیە ئێتر هێواش ئەم هونەرە نامێنێت و ئەبینن لە بازاڕەکانی کەرکووک سلێمانی هەولێر هەموو شارەکان ئێستا ئیعلانات و فلێکس و ئەمانەی هەمووی بشکارەکانن بە کۆمپیوتەرەکەن تەنانەت نووسینی جامخانەکانی شستە بە کۆمپیوتەرەکرێت. بەڵێ کەواتە دەکرێت بڵێن ئەو خۆشنووسیە بە بەشێک لە جۆرەکانی بۆ بەرگی کتێب و بابەتی جۆر بە جۆردا بەکاردەهێنرێت بۆ منە بۆ بەرگی کتێب جۆرێکیان بێت ئەو کەسە بیخوازێت بەکاری بهێنێت زیاتر بۆ چ جۆرە بابەتێک دەتوانرێت بەکار بهێنرێت. خوشکی بەڕێز ئەم هونەرە لە تا 2003 بەم لاوە تا پێشکەوتنی تەکنۆلۆژیا هەموو هەرچی کتێبی کوردی هەیە هەرچی کتێبی عەرەبی هەیە هەرچی کتێبی ئینگلیزیش هەیە بە خۆشنووس ئەینووسی ینی بەم هونەرە دەنووسرا ینی بە هونەرمەندانی خۆشنووسان ڕۆڵیان هەبوو لە دیزاینی بەرجی کتێب ینی بەم خەتایان نووسی بە پێی جۆری پیتی کتێبەکە بە پێی جۆری کتێبەکانی ڕۆڵیان هەبوو یانە ئەتوانی بۆ نمونە ئەگەر کتێبی تەسەوف چیە کە شێخ عوسمانی سیراجەدین وابزانم نووسێتی ئەگەر باڵەن دەبن خۆشنووسی کورد مامەسا حاجی خەلیزایی بە جۆرێک نووسێتی ینی لە دوورەوە بە تۆبی ئەو کتێبە هەر لە باوش بدەی وا بۆ شێوازێکی ئەوە جوان نووسێتی کاری دەستی زۆر گرنگی هەبووە تەنانەت پشتی کتێبەکەش کە کورتەی کتێبەکە بوو هەر بە خۆشنووسی نەنووسرەوە نامەی میرەکان نامەی پاشاکان نامەی گرنگەکان زۆرجان نامەی عەشق و دڵداری کە ئەچوونە لای خۆشنووس کابرا پارێکی زۆرەدا بۆی بۆ خۆشەویستەکە نامەیەکی زۆر جوان بڕازێنێتەوە بەو جۆرە بنووسێت لەبەرەوە هونەری خۆشنووسی دەورێکی زۆر باڵای هەبوو لە ژیانی ڕۆژانەماندا و لە ڕوونکردنەوەی کێشەکان بۆ نمونە کاتبی محکەمە ئەوای خۆشنووس وای بۆ لەبەرەوەی ئەو ئیفادانێک کە وەرەگرێت ئەو بابەتێک کە ئەینووسی بۆی ڕوون بێت بۆی حاکم ناتوانێت لەسەر گۆڕینی پیتێک یان موشەیەک زوڵم لە بەرامبەرەکەی بکات. کاکستار کە بکرێت پێداویستیەکان لە بەردەستدا بێت ئەمە نمونێکمان بۆ بنووسی و جۆرەکەیشمان بۆ بخەیتە ڕووبۆی زیاتر لای بینەران ئاشنا بێت بۆم لە نووسینێکی بچووکیش بێت بەسەر چاو ئەمە جاران بە قامیش دەنووسرا بە هونەری ینی هونەری خۆشنووسیم تەنها بە قامیش دەنووسرا قامیشیش زۆریە بوو قامیشەکەی پێڵن فارسی ئەو قامیشە سوورەکانە ئێستا ئەمە قامیشی خۆمانەیە ئەمە لە خواری و عێراقەوە هێنن تایبەتە فارسیش هەیە ئەویش هەر تایبەتە پێنووسن ئەم قامیشانە دەنووسرا ئێستا بەداخەوە قەڵەم پێیا بووە ئێستا بە قەڵەم دەنووسرێت ئەم قەڵەمانە کە لە یابانەوە دروست دەکەن تایبەتەوە هونەری خۆشنووسین ئێستا لە یابان دروست دەکرێت بۆ نمونیان لە سین بەڵام ئەم قامیشانە جۆری و تایبەتمەندی خۆی هەبوو جوانی ئەم قامیشانە جۆرە مۆسیقایش تیا بوو لە جیڕەی قامیشەکەیان لە هەندێک شۆن لە کاڵی نووسینەکە با بڵێن جۆرە مۆسیقایش تیا بوو ئێستا بابەتێکە نووسن بە قامیشەکە دوایش بابەتێکە نووسن بە قەڵەمەکە
ئەمە بە قامیش بۆ نووسم بۆی دیار بێت کە ئەو شوێنانەی کە کاڵ و جێی قامیشەکە دیارە با بڵێن جۆرە مۆسیقایەکی تایە ینی بڵێن بە ئەوەی کە دێت نووسینەکەی بۆکەی لەزەتی کتێکە ئێستاش بە قەڵەم ئەینووسین ئەو قەڵەمانی کە ئێستا باسی کردوتم ئێستا لە یابان دروست دەکرێن قەڵەمانە بۆەوە ئەینووسم ئەمەش هەرچەند لە لەزەتی قامیشەکە نادە بەڵام ناچارن ئێستا لەبەرەوەی ڕۆژ دنیا پێشکەوتووە و دەبێت شتەکان بە خێرایی بڕاتە ڕێوە ئەوە قەڵەمەکە جێگای با بڵێن بە زۆرێکی ڕەنجێکی ترنووسم کاڵی ئینیتیانەیە بەیەک ڕەنگ دەردەچێت ئەمە لێرە بۆچی ئەم با بڵێن ئەم ڕستەیەم هەڵبژات لەم ڕستەی ئەمە جۆرە پێ دەڵێن تەرازوی خەت ئەمە لێرەی دانێ بەرز لێرە بەرز لێرەش بەرز کراوەوە ئەمە تەرازویەک دروستەکە جۆرە مۆسیقایەک جۆرە زەوقێک جۆرە جوانەیەکی تر ئەبەخشێت بە هونەرەکە ئەمە جۆرەکانی باسم کرد قامیش هەتا با بڵێن سەدەی بیستیش هەر بە قامیش دەنووسرا دوای ئەوە کە هێوا شەش قەڵەم پێشکەوت بوو بە قەڵەمیان جاروا بۆ بە دوو قەڵەمی ڕەساس دەنووسرا ئەم بەم دوو قەڵەمە ئەوە دەنووسرا حرفەکان ئەمجا دوایی ئەو بینەی بە فڵچە بۆیە بۆ یاخ پڕەکرایەوە ئەوە کاتێکگەر نووسینەکە گەورە بواە نووسینی گەورە بێ بەڵام سەر قەبران بە دوو قەڵەم ئەنووسرا هەڵیانەکەند و دوایش هینانە کرد دوایەوە بە بۆیاخ پڕیانە کرد بەڵێ دەستەکانی خۆش بێ زۆر سپاس بۆ کاکستار جەباری خۆشنووس بەشێک ڕاستەخۆ لە کەرکووکۆ لەگەڵمان بووی سپاس بۆی بەڕێز هەر بژن سپاس بۆ بەشداریکردنت هەنا سپاس بۆ تۆ بۆ کاکستاری جیاواز لەوە تۆڕی پامنێرەمان لە ناوچە جیاوازەکانەوە گرنگترین